یەکەم کۆنفرانسی ئاوەدانی و گەشەسەندنی پارێزگای هەڵەبجە بەڕێوەچوو. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە چڕی کار لەسەر بوژانەوە و پێشکەوتنی پارێزگا نوێیەکە هێرم دەکەن. هەڵەبجە ئەو شارەی سمبولی کوردستانە، بەڵام کەم تەرخەمی حکوومەت بۆ پێشکەوتن و زیاتر گەشەسەندنی بە شارەکەەوە دەبینرێت. گەشەسەندنی هەڵەبجە ناونیشانی یەکەم کۆنفرانسی هەڵەبجەیە کە لە چەندین پانێڵی جیاوازدا باس لە پێشخستنی چەندین بوارکرا لە شارەکەدا. ئامانجەکە ڕوونەبووی بەرنامەی کار لە بەردەمی پارێزگا بێەوە چەند تەوەرێکی سەرەکی لە خۆی گردووە لە ڕاستیاتەوەرەکان لە واری گەشت و گوزاریە کە هەڵەبجە ناوچەیەکی گەشت و گوزارێ کردی تایبەت و کردی ئابووری کە زیاتر گەشەی پێ بدرێت و لە واری پلانی شارەکە تا ئێستا هەڵەبجە پلانی شاری نییە. ئەمە گرنگی خۆی هەیە بە نیسبەت ئێمەوە و لە بەهێزکردنی ڕۆڵی دەمەزراوە چاودێریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە. ئەندامێکی لیژنەی کاراکردنی پارێزگای هەڵەبجە دەڵێت پێویستە هەموو جومگەکانی هەڵەبجە گەشەی پێ بدرێت و باشترین کاریش بۆ خزمەتکردنی سەرجەم بوارەکان خستنە سەرپەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەیە. و دواتریش کە عەقڵێکی ئیداری بۆ داڕشتنی پلانێک لە سنوورەکەدا پێویستەکە ئەنجومەنی پارێزگا هەبێ. بۆیە هەڵەبجە کە هەڵبژاردننی بۆ نەکرابوو ئێمە ئەو کاتە لە لیژنەکە ئیشمان لەسەرەوە کرد کە پەرلەمانی کوردستان هاتە هەڵەبجە و یاسایەکی دەرکرد. بەو یاسایە بواە هەڵەبجە ئەنجومەنی هەبواە و کارا بکرایە هیچ ڕێگرێت لە بۆ نەبوو کە ئەنجومەن ئەبێ هەڵبژاردننی بۆ بکرێت بە ئیسtisنا پەرلەمان کە هاتە هەڵەبجە ئەو قەرارەیە. بۆی ئێستش کاتێتی نادیارە هەڵبژاردننی داهاتووکە هەبێ گەورەترین فرسەتە بۆ خەڵکی دەفەرەکە بتوان ئەو حەڵقەونەی کە مرکزێکی قەرارە بۆ داڕشتنی پلانی پارێزگاکە دروستکردنی ئەنجومەنێکە. کۆنفرانسی گەشە پێدانی هەڵەبجە خاڵی نەبوو لە بەشداری نوێنەرانی حکوومەتی هەرێم. سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش ڕای دەگەێنێت بە وردی سەرنج و ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە دەگەێنە ئەنجومەنی وەزیران و کار لەسەر بوژانەوەی شارەکە و سەرجەم سێکتەرەکان دەکەن. دەژڵێت لە ساڵی 2019دا هەڵەبجە دەبێتە خاوەنی بودجەی سەربەخۆی خۆی. ئەمڕۆ ئێمە وەکو حکوومەت یاریمی کوردستان جۆمان لە ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسەگەر و من وەکو دڵسۆزێکی هەڵەبجەش پەیمان دەدەم کە ئەم ڕاستپاردانە بگەێنینەوانێ بۆ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزیرە پەیوەندیدارەکانی ئەم کابینەی و چ کابینەی داهاتوش قسە بکەین بۆ ئەوەی کە ئێمە بابەتی ئاوادانکردنەوە و پرۆژەکان لە هەڵەبجە بچێتە قۆناغێکی تر. طبعاً هەڵەبجە زۆر ئیشی بۆ کراوە. ئێستا توانم لە 90 بۆ لە 95 وەزارەتەکان بەڕێوەبەرایەتی گشتیان هەیە لە پارێزگای هەڵەبجە و دڵنیاشتان دەکەم لە بودجەی ساڵی 2019 هەڵەبجەیەکان دەبنە خاوەنی بودجەی سەربەخۆی خۆیان هاوشێوەی بودجەی پارێزەکانی تری هەرێمی کوردستان. بڕیار وایە لە ڕێگەی بڵاوکردنەوەی نامیلکەیەکەوە ڕاستپاردە و پێشنیارەکانی کۆنفرانسی گەشەسەردنی پارێزگای هەڵەبجە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان بکرێت و ساڵانە کۆنفرانسەکە بەردەوام دەبێت و کار لەسەر بوژانەوە و بەرەو پێشبردننی سێکتەرێک دەکرێت لە شارەکەدا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.